إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. الحديث صحيح داتو خوشويستي خواه صلى الله عليه وسلم دا فرميه: وإنكم لن تروا ربكم حتى تموتوا. ايوه إيمان دار خواهی پروردگار نابیرن حتا نمرن. کواتا مردن بۆ کەسی ئیماندار ناز و نیعمەتێکی زۆر گەورەیە. بۆ کەسەی کە ئەهلی بەهەشتە مردن لە ژیان خۆشترە. هەتا نەمرن ناگەن بەو مەرحەلانەی کە خوای پەروەردگار ببینن. بۆیە لە مردن مەترسە ئەگەر ئیماندارە و لە خوا ترس بی. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک غەزای ئوحود تەواو بوو، گەیشت بە ئیمامی جابری کوڕی عەبدوڵڵاه، فەرمووی بۆ بێتاقەتی، فەرمووی باوکم شەهید بوو لە غەزای ئوحودا، کۆمەڵێک قەرز و کۆمەڵێک خوشکی بەسەر منەوە جێهێڵاوە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا مزگێنیت پێ بدەم عەبدوڵڵای باوکت ڕەزای خوای لێبێ لە دوای مردنی خوای گەورە چی پێبەخشی؟ وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم خوای گەورە و میهرەبان لەگەڵ هەر کەسێکە، لەگەڵ هەر عەبدێکە، لەگەڵ هەر پێغەمبەرێکە قسەی کردی بێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، لە نێوانی ئەواندا، لە نێوانی خوای گەورە و پێغەمبەرەکەدا کەسەکەدا سەلامی خوایان لەسەر بێ پەردەیەک هەبووە، پەردە بربەستێک هەبووە. بەڵام لە دوای مردنی باوکت خوای گەورە و میهرەبان لەگەڵ باوک تا قسەی کرد بەبێ پەردە. واتە لە دوای مردنت باوکت خوای گەورەی بە چاوی خۆی بینی. ئەمە کەرامەتێکی گەورەیە بۆ سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای گەورە فەرمووی: ئەی عەبدەکەم، چی داواکاریەک تێ جێبەجێیکە؟ چیت ئەوێ جێبەجێیکە؟ فەرمووی: ئەی خوای پەروەردگار، دەمەوێت دووبارە بگەڕێمەوە بۆ دنیا بۆی لە پێناو تۆدا جارێکی تر بکوژرێم، لە پێناو تۆدا جارێکی تر بکوژرێم، شەهید بم. خوای گەورە فەرمووی: وعدم داوە هیچ کەسێک ناگەڕێنمەوە بۆ دنیا. کەواتە وعدی خوای گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا مزگەینیدا بەم سەحابە بەڕێزە کە خوای گەورە و میهرەبان لەگەڵ باوک تا قسەی کردووە لە دوای مردنی. دەی با ئێمەش هەوڵ بدەین، چونکە لە دوای مردنمان بە ئیزنی خوا چووینە بەهەشتەوە خوای گەورە و میهرەبان دەبینین. بۆیە خوای گەورە لەو نعمەتە بێبەشمان نەکات. لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلم داهاتووە، جەریر کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم دانیشتە بووین، تەماشای مانگی کرد، مانگی چواردە. کاتێککە مانگی چواردە دیارە بەبێ ئەوەی هەور هەبێ، تەم هەبێ، مانگی چواردە چەندێک جوانە لە شەوێکی ڕووناک و بێ هەوردا. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمووی: ئینەکم ستەڕەون رەبەکم کەما تەڕەون هذا القەمەر. هەروەکو چۆن ئەم مانگەتان بینی بە چاوی خۆتان، ئاوا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان دەبینن. بەڕاستی گەورەترین نیعمەت ئەوەیە ئینسان بە ئیمانەکەی، بە تەقواکەی، بە عیبادەت و چاکەکانی دوای فەزڵی خوا بگات بە پلەپایەیەک لە بەهەشتا بە نەمری بژی، لە بینینی خوای گەورە بێبەش نەبێت. خۆشەویستان، دەبێ حاڵی ئیمانداران چۆن بێ کاتێ یەکەم جار خوای گەورە دەبینن؟ ئینسان بە چاکە بە خواناسی، بە عیبادەتی خوا دەگاتە مەرحەلەیەک بە هەتاهەتایی بە نەمری لە بەهەشتا دەمێنێتەوە، دەگاتە مەرحەلەیەک خوای گەورە و میهرەبان خۆی پێشانی عەبدەکانی ئەدا کە هیچ پێویستێکی بە عەبدەکانیشی نییە.
ئەبێ حاڵی ئینسانی ئیماندار چۆن بە یەکەم جار خوای گەورە دەبینێ خوای گەورە بێبەشمان نەکات یا رب العالمین ئێمە تاوانبار و خراپین تۆش سەخی و دەوڵەمەندی بەڕەحمی خوا ئەگەر لە بینینی خۆت بێبەشمان نەکە یا رب العالمین. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێککە ئەهلی بەهەشت چوونە بەهەشتەوە خەڵکی بەهەشت چوونە بەهەشتەوە چۆن دەڵێن فڵان کەس خەڵکی فڵان شوێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سوێن بەخوا کاتێککە ئەهلی بەهەشت چووە بەهەشتەوە چۆن کەسێک لە ئێوە ماڵەکەی خۆی دەناسێتەوە لە هەر شوێنێک بێ ڕێک دەڕاتە ماڵی خۆی تۆ بڕۆیتە هەر شارێ بگەڕێتەوە ماڵەکەی خۆت یەکسەر ناڕۆیتە ماڵ خۆتەوە دەفەرمی سوێن بەخوا ئێوەش ئاوها لە بەهەشتا ماڵەکانی خۆتان شارەزان چونکە لە ناو قەبرەکەداش هەموو ڕۆژێ دوو جار پێتەڵێن فڵان کەس ئەمە ماڵ و شوێنەکەت یەکسەر دەڕاتە ماڵەکەی خۆی کەواتە ئەهلی بەهەشت خەڵکی بەهەشت کاتێککە چوونە بەهەشتەوە خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ یا رب العالمین خوای گەورە دەفەرمێ شتێکتان بۆ زیاد بکەم لەنا ئەو مناز نیعمەتەدان شتێتریشتان بۆ زیاد بکەم دەڵێن ئەی پەروەردگار تۆ دەموچاوی ئێمە سپی کردووە لە کاتێکا دەموچاوی ئەهلی دۆزەخت ڕەش کردووە تۆ ئێمە لە ئاگری دۆزەخ ڕزگار کردووە ئێمەت خستۆتە بەهەشتەوە خوای گەورە میێرەبان ئەبێت چ نیعمەتی ترمان بۆ زیاد بکەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فيكشف الحجاب پەردە و بەربەست لە نێوان بەندەکان و خوای گەورەدا لا ئەبرێ بۆیە دەفەرمێ فما أعطوا شيئا أحب إليه من النظر إلى ربهم عز وجل هیچ ناز و نیعمەتێک نییە لە بەهەشتا لەوە خۆشتر بێ کە ئینسان بە چاوەکانی خۆی خوای گەورە میهرەبان ببینێ بۆیە گەورەترین نیعمەتی بەهەشت قەسرە ئاڵتونەکانی نییە قەسرە زیوەکانی نییە حۆرەکانی نییە ڕووبار و کانیاوەکانی نییە خۆشیەکانی نییە کە ئەمانە نیعمەتێکی خەیاڵین هەر مەبیریشمانە نەهاتووە خۆشەویستترین نیعمەتی ئەهلی بەهەشت کە خوای گەورە پیان دەبەخشێ بینینی خوای گەورەیە یا ربی خوای لەو نیعمەتە خۆشە بێ بەشمان نەکە یا رب العالمین کاتێ زۆر خۆشە گوێت لە دەنگی خوای گەورە دەبێ خوای گەورە بانگی دەکات شتێکتان بۆ زیاد کەم ئەمجا خوای گەورەش دەبینیت بۆی ئەم دنیایە مەکەرە هۆکارێک بۆی کە لە بینینی خوا خۆت بێ بەشکەی کەلا ئینەهم عن ربهم یومئذ لمحجوبون خوای گەورە هەڕەشە لە ئەهلی دۆزەخ دەکات دەفەرمێ لە بینینی خوا بێ بەشن ئەو هەڕەشەیەکی زۆر گەورەیە بەخوا یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە بینینی ذاتی خۆت لە بەهەشتا بێ بەشمان نەکە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان سەلامی خوایان لەسەر هەمویان کۆ دەکاتەوە حەدیثێکی درێژە مەسمان کۆتایەکەیەتی هەمویان دادەنیشن خوای گەورە و میهرەبان خۆی پیشانی ئەهلی بەهەشت دەدا پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر شەهیدان و پیاوچاکان و خواناسان بە چاوەکانی خۆیان خوای گەورە و میهرەبان دەبینن خوای گەورە دەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت ئەی خۆشەویستانی من ئەو خوایم کە وعدەکانی خۆم جێبەجێ کرد ناز و نیعمەتەکانی خۆم ڕژاند بەسەر ئێوەدا ئێوە لە شوێنێکدان شوێنی کەرامەت و ڕێزی منە بۆ ئێوە چیتان دەوێ داوا بکەن چیتان دەوێ لەوە خۆشتر هەیە خوایەکی دەوڵەمەند سەخی کە هەموو شتێکی بەدەستە پێت بفەرمێت چیت ئەوێ داوا بکە داوای چیەکی داوا بکە تەشبیهات نەبێت چۆن فڵان کەس دەڵێ ئەو وەرەقەی سپی پڕی کەرەوە چەندێ خۆشە دەوەرە خوای گەورەش پێت بڵێ نەک بەندەیەکی لاواز خوای گەورە دەفەرمێ چیتان دەوێ دەڵێن خوای گەورە لێمان ڕازی بێ خوای گەورە دەفەرمێ بەهۆی ڕەزامەندی منەوەی ئێوە هاتوون بۆ ئێرانە بەهۆی ڕەزامەندی منەوەی کە ئێوە من دەبینن ئێوە لە عەزابی من پارێزراون بەڵێ خوای گەورە دەفەرمێ چیتان دەوێ داواکەن چیان دەوێ هەمویان داوا دەکەن خوای گەورە ئاگای لە هەمویانە دەنگی هەمویان دەبیستێ داواکاری هەمووشیان جێبەجێ دەکا یەک بە یەک ئەمجا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کاتە خوای گەورە کۆمەڵە شتێکیان پێشان ئەدات پێیان دەبەخشێ کە بە چاوی خۆیان نەیان بینیوە ئەهلی بەهەشتیش نەیان بینیوە
بەگوێیەکانیان نەیان بیستووە بە دڵیشاندا نەهاتووە. کەواتە تۆ بەس بڕۆ بەهەشتەوە، هەوڵی بەهەشت بدە، هەرچیت دەوێت لە خزمەتتایە، هەرچی داواکەی داوا بکە، ڕەتکردنەوە نییە. بەڵام لە دنیادا هەزارها شتێت و حەزت پێیتی بە ئاواتی و پێی بگەی بەڵام پێی ناگەی، دەست کەوێ دەست ناکەوێ. بۆیە ئەم دنیاە با نەکەینە هۆکارێک بۆ بەدبەختی قیامەتمان، بیکەینە هۆکارێک بۆ خۆشگوزەرانی دنیا و قیامەتمان، چونکە ئەوەی ڕێگای خوا بەردات لە دنیا و قیامەت سەرگەردان و سەر لێ شێوا و بێ ئاگا و نەکبەت و بەدبەختە. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان دەفەرمێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. کۆمەڵە دەموچاوێکی لە ڕۆژی قیامەتە جوان و درەوشاون، زۆر جوانن، زۆر درەوشاو و جوانن، تەماشای خوای پەروەردگار دەکەن، تەماشای خوای پەروەردگار دەکەن. هەروەکو چۆن مانگیش چواردە بە صافی دەبینی، ئاوا ئینسان لە قیامەتە خوای گەورە و ذاتی خوای گەورە دەبینێت. بۆیە پرسیار لە ئیمام شافعی کرا، ئەی ئیمامی شافعی، چی کردەوەیەک زۆر گەورەی ئینسان خۆی لە خوای پەروەردگار پێ نزیکاتەوە؟ چی کردەوەیەک زۆر گەورەیە؟ دەستی کرد بە گریان، فەرمووی گەورەترین کردەوە ئەوەیە کە خوای پەروەردگار تەماشای دڵت بکە، تەماشای دڵت کە ببینێت تۆ هیچت ناوێت تەنها خوا نەبێت، ڕەزامەندی خواتەوێ، بەس خوا لێم ڕازی بێ، هیچم ناوێ. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە، ئەوە کردەوەیەکی زۆر گەورەیە کە لە دڵی تۆدا ئەوە هەبێ لە هەموو شتێک زیاتر کە خوا لێت ڕازی بێ. خوایە بەس تۆ لێم ڕازی بە، باکم لە خەڵک نییە، بە دوای ڕەزامەندی خەڵکا مەگەڕێ، بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ، بۆی خوا لێت ڕازی بێ. هەر کەسێک بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ، خوا لێ ڕازیە بێت. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح داهاتۆ دوعای دەکرد، دەیفەرموو وأسألك لذة النظر إلى وجهك الكريم. خوایە گەنداوە دەکەم لەو کەسانم بگێڕی، پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم، لەو کەسانم بگێڕی لەزەت بکەم، تام و چێژ وەرگرم لە بینینی ڕوخساری مبارەکی تۆ. خوایە گیان لەو کەسانم بگێڕی کە تۆ ببینم. دەی تۆش دوعا بکە، بڵێ خوایە گیان لەو کەسانم بگێڕی کە بە بینینی تۆ شاد بم. زۆر خۆشە ئینسان کە بەردەوام دوعا بکە. کێمان تاسە دوعایەمان کردەوە خوایە گیان لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی. لذة النظر إلى وجهك الكريم، لذت زۆر خۆشە کە ئینسان سەیری خوای پەروەردگار بکات، چونکە گەورەترین نیعمەتە لەسەر زەویە نەبووە، لە بەهەشتا گەورەترین نیعمەتیش ئەوەیە. بۆی موسا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ویستی خوای گەورە ببینێت، خوای گەورە فەرمی شتی وا نابێت، لە دنیادا کەس من نابینێ، بەڵام لە بەهەشتا ئەو نیعمەتە بەردەستە بۆ کەسێک ئەهلی بەهەشت بێ، لەدەست خۆتی مەدە، ژیان ئەمڕۆ بەیانی کۆتایی پێدێت. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلم داهاتوە دەیفەرموو من أحب لقاء الله أحب الله لقاءه. هەر کەسێک تامەزرۆی بینینی خوای گەورە بێت، هەر کەسێک پێی خۆش بێ بگاتە خزمەتی خوای پەروەردگار، ئەزانی خوای گەورەش چی پێخۆشە؟ ئەوەی پێخۆشە. فأحب الله لقاءه، ئەوە خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ، ئەوەی پێی خۆش بێ بگاتە خزمەتی خوا، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی عەبدەکەی خۆی. ئەها خوای گەورە چۆنە تەعامل لەگەڵ خوادا چۆن بکەی، خوای گەورەش ئاوایە لەگەڵتە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای دەکرد، دەیفەرموو والشوق إلى لقائك، خوایە گیان داوات لێ دەکەم وام لێ بکەی تامەزرۆی بینینی تۆ بم، بەردەوام حەزکەم بگەم بە خزمەتی تۆ، چونکە ئەگەر ئینسان ئاوا بوو حەزی کرد خوای گەورە و میهرەبان ببینێ، بێگومان خوای گەورەش حەزەکە عەبدەی خۆی ببینێ لە قیامەت. ئەینا خوای گەورە خۆشتی لێ بزر نابێ، پێت خۆشە بگەیتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش بەو گەورەی خۆی پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ، ڕەحمت پێ بکە و بتخاتە باشتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی بخاری مسلم دا فەرمووی ئینسانی ئیماندار المؤمن إذا بشر برحمة الله ورضوانه وجنته أحب لقاء الله فأحب الله لقاءه اللهم اجعلنا منه. إنساني إيمان دار خۆشەویستی خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە کاتی سەرمەرگی دێ مزگێنی پێ ئەدرێ فڵان کەس خوا ڕەحمی لە تۆ کردووە، هێشتا
پرسیاری ناو قبر جواب نەدراوەتەوە ئەزانێ بەختەوەرە پێی دەوترێ فڵان کەس خوا لە تۆ ڕازیە مزگەێنی بێ لە تۆ خوای گەورە بەهەشتی بۆ تۆ داناوە ئەو کاتە ئەو ئینسانە ئیماندار هێشتا ڕۆحی دەرنەچووە حەزەکە بگاتە خزمەتی خوای گەورە چونکە مزگەێنی پێدراوە خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی ئەو عەبدەی خۆی کە تامەزڕۆی بینینی خوای گەورەیە تامەزڕۆی ئەوەیە بگاتە خزمەتی خوای گەورە و میهرەبان با ئێمەش وابین بەردەوام بڵین خوایەگیان پێمان خۆشە بتبینین پێمان خۆشە بگەینە خزمەتت ڕەحمان پێ بکەی پێمان خۆشە بە بینینی ذاتی تۆ شاد بین بەردەوام دوعا بکە بۆ یەک هەندێک لە پیاوچاکان دەیان فەرموو ئینسانی بەهەشتی کاتێ دەڕواتە بەهەشتیشەوە لە بەهەشتیشە ئەو چێژ و تام و خۆشی لە دڵ دەرناچێت کاتێک کە پێش مردنی مزگەێنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێداوە لە بەهەشتیشە ئەو مزگەێنی هەر لە بیرە و ئەمەندە تام و چێژی لێ وەرگتۆ لە بیری ناچێت خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ جا بۆیە بینینی خوای گەورە لە بەهەشتا حەق و ڕاستە ئەوە عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعەیە ئێمەش باوەڕمان بە هەیە بەوە هەیە 100% خوای گەورە لە بەهەشتا دەبینرێ ئیمانداران دەیبینن بۆیە خۆشترین ناز و نیعمەتی بەهەشت بینینی خوای گەورەی خوای گەورە بێبەشمان نەکات یا رب العالمين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي يا ربي خوايا آخر من بخير بجري نيوج رجوع عبادت ما لي قبولك يا رب العالمين خوايا لبينيني ذاتي خود ببشمان نكي خوايا زور من خوش أوي لبينيني خود ببشمان نكي يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.